بابەتی ئاڵتون زێر و ئەو بەرزبوونەی لە 4 ساعتی ڕابردوو تۆمارکە قابلی ئەوەیە قسەی زیاتری لەسەر بکرێت تەحلیل بکرێت شیکاری بۆ بکرێت چکە لە بابەتە ئابوووریەکان شیکاری تەحلیل یەکێک لە بابەتە گرنگەکان کە ئەتوانێت بەرچاوڕوونی بابەوانەی کە ئارەزووی ماوەڵاکەن تەنها دیاریکردنی نرخ بەرزبوونەوە یان نزمبوونەوە لە ئابووریا دەستکەوت نییە بەڵکو بابەتی شیکاری بابەتێکی گرنگە لەگەڵ بەڕێز هەرێم ڕێبوار شارەزای بازاڕە داراییەکان لە ستۆدیۆکانمان لە هەولێر گفتوگۆەکەم کاگەرێ سڵاو لێبێ ئەو بەرزبوونەوە بۆ زێر پێشبینی کراو بوو بە دیاریکراوی بۆ هەفتەی ڕابردوو پێشداخستنی بازاڕ و بۆرسی جیهانی. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. تەبعاً ئەگەر قسە لەسەر سیعری زێر بکەینەوە کۆبینی لە هەفتەکانی پێش جەنگا بەهۆی ئەو لێدوانانەی کە بانقی ناوەندی ئەمریکا سەبارەت بە مۆنیتەری پۆلیسی خۆی لە ئایندە باسی کرد ئەوە بوو کە جەرمان پاوەڵی سەرۆکی بانکی ناوەندی ئەمریکا ئاماژێ بۆیە کە ئینترێست ڕێت لە حاڵەتێکی بەرزامێنێتەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ بەو گوێی بەو پێی کە هێشتا ئینفلیشن لە هێشتا هەڵاوسان لەسەر مستەوایکی بەرزماوەتەوە کە داتایم هەفتەیەش کە دەرس و هەفتەی پێشوو یەر ئۆڤەریوەتە ساڵانە گەیشتە 3.7 تارگەتی فیدراڵیش 102 بوو. ئەمە وای کرد کە لە هەفتەی پێشوو پێشەوەی ئەم جەنگە دروست بێ سعری زێر لە دابەزین بوو بەڵام بە شێوەیەکی پێشبینی نەکراو ئەو حاڵەتەی کە لە بینی ئیسرائیل و فەڵەستینە ڕوویدا بۆ هۆیەوەی کە کۆمەڵگای نێودەوڵەتی تووشی نادڵنیاییەکی زۆر بێتەوە لەبەرەوەی کە احتیمالێتیەوە هەیە کە جەنگەکە هێشتان لە سەرەتا بێ هێشتان فراوان بێ هێشتان لایەنی کەش تەدەخل بکە و زێڕیش بە تەبیعەتی خۆی یەکێک لەو فاکتۆرانەی کە وای لێیەکە کە سعرەکەی بەرز بێتەوە جیۆپۆلیتیکال تێنشنەکان واتە ئەو کێشە و مەشاکلانەی کە لەسەر مستەوایەکی جیۆپۆلیتیکی لەسەر مستەوایەکی سیاسی و ئەمنی دروستە بێت لە جیهانامەوە کە ینی فاکتەرێکی گرنگە بۆ بەرزبوونەوەی نرخی زێر چونکە نرخی زێر ینی خود زێر خودی خۆی وەکو سەیف هێفن وەکو پەناگەیەکی ئارام ئەبینرێت لە بازاڕە جیهانەکانە لە حاڵەتی دروستبوونی یعنی کێشەیەک و مەشاکلێکی گەورەی لەم شێوەیە طبعاً پێشبینیەکەی کە سعری زێر بەرز بێتەوە سەبەبەکەی چییە لەبەرەوەی کە لە هەموو دنیاە هەموو بەرهێنەرێک بە دوای یعنی کاتێکی گونجاو کەشێکی ئارام و ئەمنیەتێکی تەواو ئاگەڕێ بۆی کەەوە بەرهێنان بکە لە حاڵەتێک کە تووشی دۆخێکی لەم شێوەیە ئەبێت دنیا بێتە هۆی ئەوەی کە وە بەرهێنەر ئەگەر تەواوی و بەرهێنانەکەی خۆشی نەبێت لە بازاڕەکانە کە بازاڕی ئەسهمە بازاڕی عملاتەکانە ئەواتە پشکی کۆمپانیەکان و دراوەکان بەشێک لەو پارەیە کە هەیەی چی بکە سەحب بکە لە بازاڕا بالمقابل چێ وەکو پەناگەیەکی ئارام پەنا بۆ کڕینی زێڕەوە ئەم دۆخەکە دروست بوو ئەو ئەم دەستە جەمعی و بە کۆمەڵ تەڵەبکردنە لەسەر زێڕ وای کرد کە ببینین لە کۆتا ڕۆژی هەفتەیە لە کۆتا ڕۆژی هەفتەکە ڕۆژی جومعە بوو لەبەرەوەی کە نازانی ئێمە بۆرسەکان هەفتانە 5 ڕۆژ هەیە ینی ڕۆژانی شەمە و یەک شەمە بۆرسە قەپاتە و لە جومعەش ینی کاریگەریەکان ینی زۆر تەشەنەی کرد مەسەلەی لێدانی حزب الله لە لوبنان و تەداخلکردنی زیاتر ئەگەر بابەتی جەنگ نەبووە ئەو گرژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حەماس و ئیسرائیل نەبووە پێشبینەکان بۆ زێر بە چه ئاراستەیە بوون ئەگەر ئەم فاکتەرە دەرکەین مەبەستمە بزانین ئەوەی دامەزراوەکان باسییانەکە ئەو ڕێڕەوەی کە زێر ئاسایی خۆی هێبوو بۆ تا کۆتایی ئەمساڵ بە چه ئاراستەیەکا بوو تەمان ئێمە وەکو پێشتریش باشمان کردووە کە پێشبینیەکان بە هەمان بەو ئاراستەیە کە نرخی زێر لە داهاتووە زیاتر بەرز بێتەوە لەوە هەیە بە هۆکارەکە شێگەڕێتەوە بۆ ئەوەی کە هێشتان ڕێژەی هەڵاوسان لەسەر مستەوایەکی بەرز ماوەتەوە لە هەموو دەوڵەتەکان و بە تایبەتیش بۆ نمونە علاقەیەکی پێچەوانە هەیە لە بینی ئینترێست ڕێیت سوودی بانقی و لەگەڵ سیعری زێڕە هەر کاتێک ئێمە زانین کە سنترال بانکەکان سوودی بانکی بەرزکەنەوە بێتە هۆی ئەوەی کە پاشەکشە بە زێر بکاو سعری بێتە خوارەوە هۆکارەکەشی ئەوەیە کە کاتێک تۆ ئینترێستەت بەرزەکەی تۆ هەر دەوڵەتێک بێ و عملەکەی خۆت زیاتر سەحبەکەی لە بازاڕە و کە ئینترێستەڵێتیش بەرزە بێتەوە بەرهێنەر زیاتر ئارەزووی ئەوە ئەکا کە بۆند و معاملە لەگەڵ حکوومەتە بکە بۆ ڕێژە سابتەی کە ئینترێستڕێت هەیە بۆیە وەکو پەناگەیشی ئارامە وەختە هیچ سەبەبێک نامێنێت کە پەنا بۆ کڕینی زێڕ و وەبەرهێنان لە زێڕاکەن سعری زێر دابەزێ بەڵام ئەوەی کە بینیمان لە هەفتەکانی ڕابردووە ئەوەیە کە لە خلالی ساڵی ڕابردوو هەتاوەکو
مانگی پێشوە بینی کە سنترال بانکەکان بەهۆی و هەڵاوسانە زۆرەی کە هەیان بۆ بەڕێژەیەکی زۆر بەرزن ئەنترێسڕێتیان سوودی بانکیان بەرز کردەوە بە شێوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گەیشتە 5.5 بانکی ناوەندی ئینگلتەرا گەیشتە 5.5 بانکی ئوسترالیا 4.1 بانکی کەنەدا 4.5 ئێستا و بە هەمان شێوەش بانکی ئەوروپا گەیشتە 105 واتە ئینترێسڕێت گەیشتە مستەوایە کە ئیتر سنترال بانکەکان لەوە زیاتر ناتوانن بەرزیکەنەوە لەبەرەوە تەئسیر لە اقتصادەکانەکە بە شێوەیەش تەئسیرەکە چکە تۆ ئینترێسڕێتی کە سابتە بۆندی 2 ساڵە هەیە 10 ساڵە 20 ساڵی 30 ساڵیە 50 ساڵی هەیە هەر بەرزکردنەوە یەک بیس لەسەر بۆ نمونە ئەمریکا لە ئینترێسڕێت مانگانە نزیکەی 7 تریلیۆن دلار یعنی زیاتر ساڵانە 7 تریلیۆن دلار زیاتر لەسەری ئەکەوێت لەبەرەوەی ئەو بۆندانە کە کراوە لەسەر ئەساسی ئینترێسڕێت کراوە کە تۆ ئەمڕۆ ئینترێسڕێت 105.5 ساڵانە کە بۆ نمونەوە بەرهێنەرێک بۆندێکی 1 میلیارد دلاری لەگەڵ حکوومەتی ئەمریکایەکە بە ئینترێسڕێت ئێستا 5.5 ئەم حکوومەتی ئەمریکی ناچارە کە ساڵانە ڕەحی 5.5 بداتە ئەو بەرهێنەرە لەبەرەوە چەند زیاتر بێ ئەمەش بەشێکە لە زیادبوونی قەرزەکان تریلیۆن دلار لەسەر ئەمریکاکەویان بۆ ماوەی دوور ئێستاش بۆیە بۆ خۆی قەباری بۆندەکان چەنە لەبەرەوەی بۆندی یعنی ئەگەر وەکو قەبارە حسابیکەین ئەمریکا بۆندی 2 ساڵەی هەیە بۆندی 5 ساڵەی هەیە بۆندی 10 ساڵی هەیە بۆندی 20 ساڵەیە بۆندی 50 ساڵەیە ئەمانە مەشهورترینە و بۆندانان کە لە بازاڕە تەڵەبێکیان زۆر لەسەر بە تایبەتیش بۆندی 2 ساڵەکان احتیمادێکی ڕئیسیان لەسەرەکرێت لەبەرەوەی مەوداکەی کوردەوە بەرهێنەر نایە ڕیسکێکی زیاتر بکات لە مستەقبەلێکی دوورترە لەبەرەوە ئەبینین کە لە ماوەکانی پێشوشەهۆکاری سەبەبی دابەزینی زێر بۆ يعني تقريبا 4-5 دابەزی گەیشتە 1800 ئەدا بۆ دلار بۆ هەر ئۆنسەیەک سەبەبەکەیەوە بوو کە بۆندە 2 ساڵەکان ئۆڵ تایم های ینی ڕێژێکی پێوانەی نوێیان تۆمار کرد سەبەبەکەشی ئەوە بکرد دوای لێدوانەکانی بانقی مرکزی کە جێرمان پاوڵەتی بۆ ماوەیەکی زیاتر ئینترێسڕێت ئەمێنێتەوە و بەرهێنەرێکی زیاتر ڕویان تێگرا کرد سعری بۆندەکان بەرز بێتەوە بەڵام لە حاڵەتی ئێستا کە ئەو ناجێگیری و نادڵنیاییە کە دروست بووە ئەبێتە هۆی ئەوەی کە دیسان پیاچوونەوەیەک بە هەم بەرهێنەرەکان پیاچوونەوەیەک بۆ پۆزیشنانی خۆیان ناکەن کە هیانەوە بە دڵنیاییەوە گۆڵد لە پۆرتفۆلیۆکانە زیاد دەکەن چونکە ئەوانە بۆ بەرهێنەری بیانی عادەتەن گۆڵد بۆ زێر بۆ قازاند و زەرەر ناکرێت زێر وەکو ئینشورانسێکە بینێ وەکو تامینێکە بینێ بۆ کۆمپانیاکەی کە لە حاڵەتێکی لە دروستبوونی حاڵەتێکی لە ناکاو و نادڵنیاییمەسمە سەرنجی بینەران ڕاکێشم بۆ چارتێک بۆ ئەو بەرزبوونەوەی کە زێر لە ماوەی 24 ساعت بە دیاریکراوی بەخۆیە بینی کە بەرزبوونەوەیکی دراماتیکی بوو و ئەکرێ بڵێن تۆزێک هاوشێوەی ئەم بەرزبوونەوەیە ئەگە هەر لە شاشەکە و کارانم بتوانین پیشانی بن بۆی هەم ڕۆتریش بێ بۆ بینرا باشە لە واڵەکەیە ئەگە هاوکارانم ئەمەتە ئەم بازنانی دیاریمان کردو زیاتر مەبەستمانەوە بۆ کە ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر زێرا هاتووە ئەم خەتەشین و سوورانە زیاتر مەبەستەکە ئەوەیە ئەو بەرزونزمیانەیە کە زێر بەخۆ بینێت بە دیاریکاری لە ماوەی 1 ساڵی ڕابردووە لە مانگی حوتی 2022 توانین بڵین بۆ مانگی دەی ئەم ساڵ بەرزونزمی زۆری بەخۆیە بینیەوە بەڵام وەکە بیندرێت لە پڕ بەرزبوونەوەیکی زۆر لە مانگی 3 ڕوئەیات هەروەها بەرزبوونەوەیکی یاخود داوازینێکی تاستێک زۆر لە مانگیدا بەرزبوونەوەیکی زۆر لەوە زیاتر لە 810 بۆ نمونە بۆ 1930 دلار بۆ یەک هەفتە ئەم گۆڕانکاریانە گۆڕانکاری خێران ئەمانە تا ئاستێکە بەرزونزمیانە بەرزونزمێکی نزیکن لەیەک هەرچەندە ترێندەکەمان بۆ دیارێکە ئاراستەکەمان بۆ دیارێکە بەڵام بەرزبوون و نزمبوونەوەکی کەمە ئەگەر لەگەڵ میوانەکە مەبەستمە لێ بپرسم کاگەرێم لە بەرزبوونەوەی لە 103 لە ماوەی 24 ساعتا بۆ زێر ئاسایی بوو و ئەوانی کە مامەڵاکەن بە زێرەوە بە تایبەت کە ئاراستەکە وا باسەکرا وەک خۆشت وتت ڕۆوداوەزین بوو زێر تووشی چ شۆکێک بوون ئەو زیانانەی بەریان کەوتووە هیچ داتایەک ژمارەیەکەی لە بەردەستە بەداخەوە تا ئێستا هیچ داتا و ژمارەیەک لە بەردەستی ئێمەیان نییە ینی باسی ئەو بکەین کە بڵێن خەڵک زەرمەند بۆ بەڵام هەم دابەزینەکەی لە 1940 بۆ 1970 و هەم بەرزبوونەوەکەی لە 1970 بۆ 1932 کە ئێستا بازار داخراوە
دابەزینێکی زۆر خێرا بەرزبوونەوەیکی زۆر خێرا ئەمەوە کاکە عادەتەن چی پێڵێن ئەمە پێڵێن ڤۆلەتیلیتی مارکێت ینی ڤۆلەتیلیتێکی زۆر بەرز لە مارکێتە واکە عادەتەن ئەم جوڵە سەریع و خێرایانە بازرگانەکان تووشی مشەوەشی و تەوەتور بکە لە بازارە و چونکە ئێمە عادەتەن بە شێوەیەکی طبیعی ئەگەر هیچ حاڵەتێکی نەخوازەوە لە بازارە نەبێ بازار حسب عرض و طلب حسب ئەو ناوچەی دعم و مقاومە کە سەپۆرت و ڕزستانتی پێوترێ ترێدەرەکان زۆربەی ترێدەکانی خۆیان ئەنجامیان بەڵام لە ڕۆژێکی وەکو جمعەیە کە ئەبینی ئەو جۆپۆلیتیکال تێنشنە گەیشتەوە مستەوایە ئەبینی هیچ ڕێزیستانتێکی نەخوێندێتەوە بۆ نمونە 1900 ینی ئۆنسەی 1900 دلار بۆ یەک ئۆنسێک لە زێرا سایکۆلۆژیکال باریێرێک بوو لەوێ ینی ئەوانەی کە لە بازار و بۆرسە جیهانیەکان مامەڵاکەن زۆرجار بابەتی تەحلیلی تەکنیکیە بینین هیچ تەحلیلی تەکنیکی لەم کاتانەیە بووە ناتوانێت پێشببینی ئەم دۆخانە بکە یان هەر کەسێک لەم بازارانە مامەڵی کرد تەنها پێویستی بۆیە سەرنج لەسەر تەحلیلی تەکنیکی بێ بەسە نەخێر ئێمە تەحلیلات پێویستە ئەوانەی کە تەحلیلەکەن لە بازارە دوو جۆر تەحلیلمانێت تەحلیلێک پێوترێت تەکنیکاڵەکەی جەنابەت باسی کە تەحلیلێکیکەمانەیە پێوترێت فەندەمنتال بە تەواتی بابەتێکی جیاوازە فەندەمنتال احتیمال دەکاتە سەر ئەو گۆڕانکاری و قەراراتانەی کە لەسەر مستەوای بانکە ناوەندیەکان و لەسەر مستەوای مۆنیتەری پۆلیسی دەوڵەتەکان و هەر شتێکی دیکەی غەیری تەکنیکاڵ ئەگرێتەوە یعنی تۆ بۆ ئەوەی کە بەردەوام بیت لەوەی کە تەحلیلێکی دروستە بە پێویستە هەم اقتصادی دەولی لەسەر مستەوای فەندەمنتال بخوێنیتەوە هەم لەسەر مستەوای تەکنیکاڵیش ئەوەی کە پێوترێت ترند و چارت و سەپۆرت و ڕزستانت و استراتیژی ئیشەکانی خۆت بکەی بەتەنیا ئەمە هەردووچان یەکتری تەواوەکەن ینی بەڵام لە حاڵەتێکی لەو شێوەیە ئێمە تەجروبەمان هەیە کە بە هیچ شێوەیەک لە دۆخێکی وەکو ئەمڕۆیە ناتوانانی احتیمال بەتەنە لەسەر تەکنیکاڵکەیت چونکە ڕایدەری سەرەکی ینی پاڵپەیوەندەری سەرەکی جوڵەکە ئەگەڕێتەوە بۆ هۆکارێکی فەندەمنتال ئەوی جەنگی ئیسرائیل فەڵەستینە و ئەو چارتەشی کە پیشاندا لە 2007 کە بینی ساڵی پێشووە کارە ڕئیسەکەی گەڕێتەوە بۆ جەنگی ئۆکرانیا رووسیا کە بە شێوەیەکی دراماتیکی لێوە بەرز بووە پاشان لە 2007 گەرێمە تەحلیلکەین بۆچی دابەزی بۆ 1615 دلار بۆ یەک ئۆنسەیەک ئەوە کاتێک کە لە 2007 بوو ئینترێست ڕێیت لە بانقەکانە لە هەموو جیهانە بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نزیک بوو لە سفرەوە کاتێک ئینترێست ڕێیت نزیکە بێت لە سفرەوە بەرهێنەر ئامادە نییە کە بۆند لەگەڵ حکوومەتە بکە فهێواش هێواشی کرد ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئینترێست ڕێیتی بەرز کرد بازارەیە مامەڵاکەن لە حاڵەتێکی لەو شێوەیە ئەم ڕیسکە پڕمەترسی کە هەیە ئەم دابەزین و بەرزبوونەوە زۆر خێرانی کە هەندێک جارکە لە قابلیەتی پێشببینیشانیە چی بکەن ڕوبەڕووی حاڵەتی لەم شێوە نەبوون یاخود زیانەکانیان کەمتر بێ یاگە کەسێک زیانی کردووە چۆن قەرەبووی ئەم دۆخە بکاتەوە طبعا لە وەکو بازرگانەوەی کە لەناو بازارەکە تۆ کە بازرگانیەکەی پێویستە دووشت لە پێشچاو بگری یەکییانەوەیە کە تۆ لەسەر مستەوای دەیلی ترید کە ڕۆژانە بازرگانیەکەی لەو بازارایە پێویستە شتێکی پێوترێت ستۆپ لۆس ینی بۆ نمونە کار پۆزیشنێکە کڕینەکە یاخود فرۆشتنێکە پێویست بەوە کاکە تۆ ڕێژەی مەترسەکەی خۆ دیارێکی بۆ نمونە بڵێ من لەم سەفقەیە داخڵە بم ئەگەر ڕێژەی بۆ نمونە زەرم گەیشە 100 چەندە کە خۆت دایانەی ئەتوانی ئۆتۆماتیکی عاز بە بازارەکە بکەی کە دەرت کە حاڵەتی دوم چارەسەری دومیش ئەوەیە کە هەتاوەکو دۆخەکە هێورە بێتەوە ئەسڵەن بازرگان دەتوانێت دوورکەوێتەوە لە بازار و ترید نەکردن باشترە ئەگەر شارەزایەکی تاوا چکو هەموو کەسێک ینی توانای ئەوەی نییە کە لەسەر مستەوای فەندەمنتال اقتصادی دەولی بخوێنێتەوە بەڵام لەوانەیە زۆر من ئەوانەیە کە لەسەر مستەوایەکی تەکنیکاڵ بتوان بازارەکە بخوێنن ئەوانەی کە شارەزاییان نییە لە فەندەمنتال و خیبرەیەکی زیاد لە 10 ساڵیان نییە لەگەڵ بەرزبوونەوە و نزمبوونەوەی زێڕا پێویستە دوورکەونەوە لە بازارەکە چونکە ئێمە دەمێکە لە بازارین ئەو بینی ویشمان ڕۆژی وابووە کە 150 دلار زێڕم بینی و هاتوۆتە خوارەوە 100 دلار سەرکەوتووە یعنی ئەم حاڵەتانە لە بازاری زێرە لەبەرەوەی بابیرمان نەچێ بازاری زێر بازارێکی 11 تریلیۆن دلاریە ینی ئەم جۆرە حرەکانە لە بازارە دائیمەن ڕوئەیات و شەوی واژە بۆ لە خلالی چەند لەحزەیەکە ینی 100 دلارێک دابەزیەوە ینی ئەم شتانە ڕوەدا لە بازاری زێڕە سپاس بۆ هەرێم ڕێبوار شارەزای بازارەدارەکان لەو لێرە لەگەڵمانەبووی بەرچاوڕوونی زۆر باشیانێ زۆر باشی کاریت کرد بۆ بازاری زێر و گۆڕانکاریانی بە دیاریکراوی لافتی ڕابردوو تا ئێستا ڕوویانە